کاگرێبین گەڵاڵەیی دەڵێت ئایا دروستە داوای یارمەتی لە پیاوچاکان بکەین لە دوای مردنیان؟ پیاوچاکێک لەگەڵ ڕێزماندا بۆ پیاوچاکان بە تێکڕایی هەر کەسێک پیاوی چاک بێت ڕێزی بەرزە لامان و خاوەنی پێگە و مەنزیلەت و مەکانەتی خۆیەتی. بەڵام ئایا کە کەسێک با پیاوچاکیش بێ نەک پیاوچاک بگرە با پێغەمبەری خواش بێت عەلەیهیم السەڵات وەسەلام کە مرد ئایا دروستە ئێمە بچین داوای یارمەتیان لێ بکەین؟ جا چ لە شوێنی خۆمانەوە چ بچینە سەر گۆڕەکانیان لێیان بپاڕێنەوە فڵانە کەس داواتان لێ دەکەین مناڵمان پێ ببەخشن، داواتان لێ دەکەین ئیستیقلالەن یا ئیستیشفاعەن. ئیستیقلالەن یا ئیستیشفاعەن. ئیستیقلال ئەوەیە کە تۆ بچی داوا لە خودی مردووەکە بکەیت، ئەی فڵانە کەس مناڵم نییە مناڵم پێبەخشی، نەخۆشم شیفام بدەیت. ئەمە کوفری ئەکبەرە بەڕاستی. ئەی ئیستیشفاعەن چییە؟ ئەی فڵان پیاوچاک من هاتوومە سەر گۆڕەکەی تۆ داوا لە تۆ دەکەم تۆ شەفاعەتم بۆ بکەی لای خوا بۆم لە خوا پاڕێیتەوە. ئەمەشیان بەخوا نەسی ئاەتی قورئانی لەسەر هیچ مەجالێکی تێدانی ئاەتی قورئانە نەک بڕیاری من بێ کە ئەوە دینی مشریکە کافرەکانە. ويعبدون من دون الله ما لا يضرهم ولا ينفعهم ويقولون هؤلاء شفعاؤنا عند الله. غيري خواي گەورەیان دەپەرست، هەنایان بۆ غەیری خوای گەورە دەبرد، پشتیان بە غەیری خوای گەورە دەباست، داوایان لە غەیری خوا دەکرد بۆ دەیانوت هؤلاء شفعاؤنا عند الله. ئەمانە شەفاعەتکارمانن لای خوای پەروەردگار. تکامان بۆ دەکەن؟ تکاکارمانن لای خوای پەروەردگار. ئەمڕۆژ بە هەمان شێوە دەچێتە لای مەرقەدێک داوای لێ دەکا و دەڵێ ئەمە تکام بۆ دەکا. خۆ من داوا لە خودی خۆی ناکەم خۆی بۆم بکە، بەڵام داوای لێ دەکەم تکام بۆ بکە لای خوای پەروەردگار شەفاعەتم بۆ بکە. نەخێر نابێت، بە هیچ شێوازێک دروست نییە داوای ئەم شەفاعەتە تۆ لە کەسێکی کە مردووە. بەڵێ ڕۆژی قیامەت شەفاعەت هەیە کە ڕۆژی قیامەت هەمومان زیندوو دەبینەوە و لەگەڵ پێغەمبەرەکان دەبین، دەچین داوا لە پێغەمبەرەکان دەکەین کە لەگەڵ خۆمانن عەلەیهیم السەڵات وەسەلام کە شەفاعەتکەن. یا خوای گەورە ئەمر بە پێغەمبەران دەکات، پێغەمبەران شەفاعەت دەکەن عەلەیهیم السەڵات وەسەلام، دەیخاتە دڵیانەوە شەفاعەتکەن. ئەمما تۆ بچی داوا لە مردوو بکەی، ئەمە لە دینی مسلمانان نییە، لە دینی مشریکەکانە. مسلمانان باور یابین، دەبێت داوا لە خوا بکەین. خوای گەورە داوا لە تۆ دەکەین بەر شەفاعەتی شەفاعەتکارانمان بخەی، داوا لە تۆ دەکەین یا رب العالمین. نەک داوا لە مردوویەکەین، داوا لە پیاوچاکێکین، نە، داوا لە خوا دەکەین. خوای بەر شەفاعەتی پێغەمبەرمان خەی، خوای بەر شەفاعەتی عەلەیهی سەڵات وسەلام پیاوچاکانمان خەیت، شەفاعەتکارانمان خەیت. ئەوە